ئەمڕۆ 17 ڕۆژە تەرمێک لە توب عەدلیە ئەوەندە سوتاوە کەس نازانی کێیە. سەبارەت بە دۆسیەی کاک لاهور بە دڵنیاییەوە کوشتنی مناڵێکی کورد لەژێر هەر بیانوێ کابێ ئێجگار ئازار بەخشە. ئەمڕۆ 17 ڕۆژە تەرمێک لە توب عەدلیە ئەوەندە سوتاوە کەس نازانی کێیە. جوڵاندنی دەبابە و هێز لە سێی شەوە کارێکی ئێجگار خراپە لەژێر هەر بیانوێ کابێ. ئەوەی دەسەڵاتی هەیە، ئەوەی دەسەڵاتدارە، ئەگەر پێی وایە شتێکیشی بەرامبەر کراوە و بەڵگەشی هەیە، دەسەڵاتدارە بێ پشت و درێژ بێ لە خەڵکی تر، نەک ئەوەی سێی شەو بڕۆی بە دەبابە و بەهێز و بە لێدان و یعنی من پێم وانیە هیچ کەسی هەبێ لە سلێمانیا بەمە دڵخۆش بێ. داوای لەسرە دۆسیەی لەسرە با لە دادگایکی عادلانە ئەمری بۆ دەرچێت، دادگایی کرێت لە مەتار هاتەوە لە مەتارا بگیرێت، لە تەعزیە هاتەوە لە تەعزیە بگیرێت، بەڵام دادگا بێ بۆ هەمووی وەکو یەک بێ. یعنی مەسەن ئێستا با من بدرێمە دادگا بەسەر چاو قبوڵیشمە، ئەی ئەوانەی قاچاقچێتی یەکەن، ئەی ئەو فەزاحەتەی دۆسیەی زەوی کە باسم کرد. طبعا ئێمە مدیری سەحەشە دەینە دادگا لەسەر ئەوەی میناخان. ئەمە بەشێکێتی نەخێر من تەیدی کاک پشتیوان بە هیچ شێوەیەک ئێمە تەیدی بەکارهێنانی هێز کوشتنی مناڵی کورد هەرکێ بیکە ناکەین. ئەمە زۆر خراپە. دۆسیەی کاک لاهور ئەوەیە ئەمان پێیان وایە تۆمەتبارە و بەوەی کە هەوڵی کوشتنی چی داون. من بوومایە بەوەی کە ئەوان زۆر خەڵکی ئەمنی و ئەزمونیان هەیە ڕێگەی تر بکە کاکە ماڵە حەسر کردایە، وانە یەک هەفتە ماڵە حەسر کردایە و تا معینی دەولی باتە و بەڵگەکانی پیشاندایە ئەو نەگەشتایە بەمە. بۆیە ڕەوانەیە من لە ژیانما قەت لەگەڵ کاک لاهورا کۆک نەبووم، بە تایبەتی ئەو کاتەی لە دەسەڵات بووە بەڕاستی عەزێتی ئێمەی داوە لە ئینتیخابات و دوای ئینتیخابات و چی، یعنی ئەمە تەعاتف نییە. ئەبێ ئێمە ئاماژە بۆ بکەین کاکە، ئەبێ سوپا و دژە تیرۆر و کۆماندۆ ئەوە ئیشی خۆی کە، پۆلیس و ئاسایش و کێکی ئیشی خۆی کە.